هەر سەبارەت بە کاردانەوە لە سەبارەت بەو هێرشە ناڕەوا و بێ بنەمایەی کە کۆماری ئیسلامی ئێران کردیە سەرشاری هەولێر و شەهید و برینداریشی لێکەوتەوە. میوانێکمان لەگەڵدا لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز گابریال سۆما، پرۆفیسۆری یاسای نێودەوڵەتی و ئەندامی پێشووی دەستەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ لە نیو جەرسی ئەمریکاوە لەگەڵماندایە. بەڕێز سۆما، ئێوارەتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە خۆت باش دەزانی لە کاتێکدا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و هیچ پەیوەندێکی سیاسی و دیبلۆماسی لە نێوان عێراق و ئیسرائیلدا نییە. کەواتە بەڕای ئێوە بۆچی ئێران هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان؟ پێش هەموو شتێ زۆر سپاس بۆ میوانداریتان، زۆر خۆشحاڵم کە لەگەڵتانم جارێکی دیکە. ئێران زۆر کێشە دروستەکە نەک تەنها بۆ عێراق بەڵکو بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئامڕۆ هێرشی کردوێتە سەر چەند پێگەیەک لە پاکستان. ئەم هەفتەیە هێرشی کردە سەر ئێران و عێراق و هەرێمی کوردستان. ئەمە بەڕاستی هێرشی بێ پاساون و ئەمریکا ئیدانەی ئەم هێرشانەی کرد بە توندی، زۆر بە توندیش ئیدانی کردووە. باش، بەڕێز سۆما، کۆشکی سپی پشتیوانی خۆی بۆ هەرێمی کوردستان و گەلی کوردستان دەربڕیوە. دەبێ ئەو پشتیوانیە بەڕای ئێوە دەبێ ئەو پشتیوانیەی ئەمریکا واتە کۆشکی سپی بۆ هەرێمی کوردستان چۆن بێ و بە چ شێوەیەک بێت؟ ئەمریکا هەموو کات بە پشتیوان و پاڵپشتی کوردستان بووە و ئێمە پەیوەندیەکی دۆستانەمان هەیە لەگەڵ سەرکردەکانی کوردستان و ئێمە سەربازمان هەیە لە عێراق، نزیکەی 2500 سەربازمان هەیە و ئەمریکا لەم پشتیوانیی بۆ هەرێمی کوردستان بەردەوامە بێ و ئیدانەی ئەو کردەوە زۆر خراپانەی ئێرانیشی کردووە لە ناوچەکە. ئێران سەرچاوەی کێشەیە بۆ عێراق وەک باسم کرد و کێشەی دروست کردووە لە لوبنان، لە باشووری لوبنان بە دیاریکراوی بەهۆی حزب اللهوە و لە یەمان لەگەڵ حوسیەکان کێشەی دروست کردووە. لە عێراق و سووریا لە ڕێگەی ئەو گروپ و میلیشیانەی کە لە ژێر هەژمونی ئەوان بۆیە ڕوونە کە ئەمریکا ئەم سیاسەتی ئێرانی بەدڵ نییە و پێم وایە کۆشکی سپی ئێستا بیر لەوە ئەکاتەوە کە هێرش بکاتە سەر ئەو کەسانەی کە هێرش دەکەنە سەر ئێمە لە عێراق، لە سووریا، حوسیەکان لە یەمەن و لە دەریای سوور و لە هەرێمی کوردستانیش. و هەرێمی کوردستانیش بەڕاستی هاوسۆزی خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستانین و هاوسۆزی دەرەبڕین بۆ خێزانی ئەو قوربانیانە کە بەڕاستی خەڵکی بێتاوانن کە دوێنێ لەلایەن موشکە ئێرانیەکانەوە شەهید کران. زۆر باشە. بەڕێز سۆما، بەڕای ئێوە یاخود پێت وانە تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستان کە هەرێمێکی سەقامگیرە، پێت وانە سەقامگیری عێراق بە تەواوی تێک دەدات؟ بەڵێ، لە ڕاستیە دۆخی سیاسی لە کوردستان زۆر سەقامگیرە و ئەمریکا پێزانینی هەیە زۆر بۆ ئەم سەقامگیریە سیاسیە. من دەمەوێت ئەوەش باز بکەم کە ئەم سەقامگیریە و ئەو ناسەقامگیریەی کە ئێستا هەیە هۆکارەکەی ئێرانە، چونکە ئێران دەیەوێت کە ئەمریکا لە ناوچەکە بکشێتەوە بە دیاریکراوی لە عێراق و سووریا و ئەگەر ئەوە ڕوویدا ئەو کاتە ئێران دەرگای کراوە ئەبێ هیچ بربەستێکی لە بەردەمدا نابێت بۆی کە هەژمونی خۆی بەسەر هەموو وڵاتانی ناوچەکەدا لە ناوی شەداریم کوردستان و وڵاتانی کەندا و
با بڵێن بسەپێنێ و ئەوەی کە ئێران دەیەوێت ئیتر ئەوەیە کە باسم کرد دەیەوێت کۆنتترۆلی ڕۆژەڵاتی ناوەڕاست بکە بۆیە وەکو خۆیاڵێ دەهێرش بکاتە سەر ئیسرائیل و بە تەواوی بیسڕێتەوە لەسەر نەخشە ئەگەر ئەمە ڕوو بدا و ئەمریکا نەمێنێت کارەسات بۆ ناوچەکە بڕێوە زۆر باشە بەڕێز سۆما بەڕای ئێوە هەم نەتەوە یەکگرتوەکان هەم وڵاتانی زلهێزی گەورەی جیهان وەکو ئەمریکا دەتوانن هەڵوێستێکی وایان هەبێت ڕێ لە ئێران بگرن تاکو وڵاتانی تر بە دیاریکراوی هەرێمی کوردستان نەکگلێنێتە ئەم ئاڵۆزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ وەک دەزانن کە ئێران دوو زلهێزی لە پشتە چین و رووسیا و کۆریای باکووریش هاوکاری ئێرانەوە تاکە شتێک کە حکوومەتی عێراق ئەتوانێت بیکە ئێستا ئەویش ئەوەیە بچێتە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بچێتە نەتەوە یەکگرتوەکان و سکاڵات تۆمار بکە بە فەرمی و لەوێ ئەنجومەنی ئاسایش بڕیارێک بدا و ئیدانە و سەرکۆنەی ئێران بکە لە بەرامبەر ئەو کردوانەی کە ئەنجامی داون بۆی کە چونکە دۆخەکە بەڕاستی مەترسیدارە و ئەمریکا هاوکارە بێ بە دڵنیا لەم بوارەدا و هاوکاری هەرێمی کوردستانە بێ لەم قەیرانە و لەم زۆر باشە بەڕێز سۆما ئێوە باسی عێراقتان کرد کە دەبێ هەڵوێستی هەبێ بۆ خۆ دەزانی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و ئەوە ئەرکی عێراقە دەبێ هەموو عێراق بپارێزێ بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام پێت وایە عێراق بتوانێت هیچ هەڵوێستێکی هەبێ لە کاتێکدا عێراق بە تەواوی لەژێر هەژمونی ئێراندایە؟ ئێمە دەزانین کە سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بە پاڵپشتی ئەو لاینانە هاتە سەردەسەڵات کە نزیکی ئێرانن ئەوە باش دەزانین بەڵام دەبێ سەرۆکوەزیران سوودانی بڕیار بدا چونکە ئەوەی کە دوێنێ ڕوویدا هێرش بوو بۆ سەر خاکی عێراق کە کوردستان بەشێکە لە عێراق ئێستا بۆیە یەکەم بەرپرسیارەتی و ئەرکی یەکەمی سەرۆکوەزیرانی عێراق ئەوەیە کە ئاگای لە خەڵکی خۆی بێ و وڵاتەکەی بپارێزێ لە هێرشی بیانی ئەنجام هێرشە لە هەر کوێوە بێت بۆیە لەم حاڵەتەدا ئەم هێرشانە لە ئێرانەوە هاتوون بۆیە بەرپرسیارەتی یاسایی لەسەر شانە و ئەرکێتی بۆی کە خەڵکی عێراق بپارێزێ بەوەی کە بچێتە نەتەوە یەکگرتوەکان بچێتە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان و هانیان بدا بڕیارێک دەربکەن و ئیدانەی ئێران بکەن. زۆر باشە بڕێز سۆما بۆ خۆت باش دەزانی خەڵکی کوردستان بە درێژایی مێژوو کۆمەڵکوش کراون کەواتە ئەرکی ئەخلاقی جیهان یان نێودەوڵەتی بەرامبەر پاراستنی خەڵکی کوردستان تا جارێککە کۆمەڵکوش نەکرێنەوە چییە و چۆن دەبێ بکرێت؟ بەدڵنیاییەوە ئەمریکا پشتیوانی خەڵکی کوردستانە و هیچ گومانیتیانی ئەمە زۆر وڵاتی دیکەی شەن کە پشتیوانی هەرێمی کوردستان دەکەن پێم وابێ نەتەوە یەکگرتووەکان باشترین شوێنە ئێستا بۆی کە بچن و داوای هاوکاری بکەن ئێوە داوای هاوکاری لەوێ بکەن لە وڵاتانی دیکەش بکەن پێم وابێ رووسیا و چین ڤیتۆی هەر هەنگاوێک دەکەن ئەگەر بەڵێن بچنە نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش چونکە ئەم بابەتە زۆر گرنگە بۆ سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەی کە ئێران دەیکا و هێرشکردنە سەر کوردستان و نەتەوەکانی دیکە وڵاتانی دیکە ئەمە پێشێلێکی زەقی یاسا نێودەوڵەتیەکانە بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان وەکو شەڕ ڕاگەیاندنی شەڕ ناو دەبرێ بۆ سەر هەرێمی کوردستان بۆیە من پێم وانییە وڵاتێک هەبێ
کە دژی کوردستان بێ ئەگەر ئێوە بە تەواوی بچنێتەوە یەکگرتوەکان و هەموو شتێکیان تێبگەیەن. زۆر باشە، زۆر بەڕێز گابریێل سۆما، پرۆفیسۆری یاسای نێودەوڵەتی و ئەندامی پێشووی دەستەی ڕاوێژکاری دۆناڵد ترەمپ لە ڤێرجینیا لە ئەمریکاوە لەگەڵمان بووی. گەلێ سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. ئێوارەتان باش.